دناوا بازار سلیمانی ده حوالاتیک به گولیتی تا کشتن. لحولره ظلامک کره خود کشتن. لدوی که خواندکاره که زانکی پشتی دیار نمانوی ترمیتی تا دیتن. هر لدوی که ترمی آفرت که تمن 34 سالی تا دیتن. هر لدوی که زروک که تمن سال و 6 ماه پشتی ده روزان جه دیار نمانوی ترمیوی به پارچه پارچه کلی تا دیتن. لرانیا کچه که تمن 14 سال به گوله داویه به جیان خواتی نیتن. لقلادزه حولاتیک پشتی سه روزان لدیار نمانوی به کشتی ترمیوی تیتا دیتن. لکرکوک جی پارێزەرێکی کورد هاتیە کوشتن. لێ گەرمیان خۆرتێک بێگولێ تێتە کوشتن و دایکێک jî zarokê xwe di nava tenkekê avê de xendiqand. Hemû ev û çene buherên din buherên 20 rojên derbas bûye ku bûyne manşetên nûçên rojname û torên civakî. Haletên kuştin û xwekuştinê geşiya Asekî ku hewlatên herêmê rojane got bîsî nûçeyê kuştin ya xwekuştinê yan bizava xwekuştinê û dîtina terman dibin û bitinê di heyama du rojên derbas bûî de 6 term bê revandî hatine dîtin. وتی ماجی ڕەمەزان هاتووە ئەگە بەراورد بکەین لەگەڵ مانگەکانی تر جیاوازێکی گەلە زۆری هەیە لەو ڕووداوە جەڕیبڕانێکە ئەگەر هەبیت لە شاری هەولێر چەند حالەتێکیشی دیاریکراوە بۆ ئەوەکانی کرد هیچ ڕووداوێکی ئەوها نەبووە کە بڵین ببێتە هۆی ئەوەی کە دڵتەزێن بیتن تەنها حاڵەتێکە بۆ ئەویش چەند ڕۆژ ڕابردوو برایەکی خۆی کوشت کە پۆلیسیی مەبوو پۆلیسی فریاکەوتن بوو کە جیان لەدەستدا و کوژرا. Dema Huzeyranê de hevdem lêgel meha Remezanê buherên kuştinê û xwekuştinê bêcurekî zêde kirîne ku kartêkirin kiriye ser derûnê hewlatiyan. Polîsên Silêmanî dibêjin buherên xwekuştinê hevberkirin. Bê kuştinê zêdetir e ku sedem bu bêhîviya xurtan lê buheran û kartêkirina krîza dareyî vedgerînin. حاڵەتەکانی خۆکوشتن لەم شەژماگەی ساڵی 2016 ڕێژەکە بەرزترە لە ساڵانی پێشوو خۆشتانزان هۆکارەکان زۆر لەم قەیرانە داراییەیە پشکی شێری بەرەکەی ئەو تەنان لەناو گەنجەکانە خۆ دەزانین چەند خوێندکاری خۆیان کوشت بۆی کە بیرەکاتەوە گەنجەکە بۆی کە ناتوانێت ئەوەی کە خۆی ئێوێ ئەوەی کە خۆی لە مێشیایەتی دابینی کا بۆ خۆی بە 20 ساڵی تریش لە بەرەو پەنا بەنەبەر خۆکوشتن فاکتەرەکانی تریش زۆر وەک پێم وتی و ئافرەتانی لە قوتابخانە دەرناچن یا ئەوانەی کێشای خێزانیان هەیە یا ئەوانە کە لە تۆڕەکانی کۆمەڵاتی فەیسبوک تووشی کێشە ئەبن. Li gorî amarên nefermî ku li gor lêvçûnên NRT derketiye dê 20 rojên derbas bûî da 22 hewlatî li Herêma Kurdistanê bê buherên kuştin û xwekuştinê jiyana xwe ji dest zeyne.